فتقی بەرمسەڵانیان بەڵێن لاڕان حاڵەتێکی زگماکیە لە ناو مناڵانە کە زیاتر دووچاری ڕەگەزی نێرە بێ وەک لەمێ بەڵام لە ڕەگەزی مێینەدا با بڵین هەردوو لا توش بوون زیاترە وەک لە نێرینە. ئەمیش بریتە لە دەرچوونی بەشی خوارەوەی لای ڕانی زیاتر دوای گریان یان بە کۆکێکی زۆر مناڵەکە کە فتقەکەی دەرەکەوێت دایک و باوکەستی پێکەن دوای پشکنین کە دەرکەوت کەم کەسە منداڵەبانی فتقی هەیە چارەسەرەکەی نەشتەرگەریە بێت پێویستی بە نەشتەرگەریە بێت. ئەم حاڵەتە تەبان لە منداڵی ساوا ڕۆدات لە منداڵی گەورەتر با بڵێن تا دەوروبەری ئێمە منداڵە بینین تا تەمەنی باڵغ بوون. حاڵەتەکە حاڵەتێکی زگماکیە چارەسەرەکەی بە نەشتەرگەریە بێت. ئێمە لە نەشتەرگەریە حاڵەتێکی تر ئەکەین با بڵێن زۆریشتری نەشتەرگەری ئەکەین بۆ کەسانی کە فتقیان هەیە بۆ نمونە ئەگەر فتقی لایەکیان هەبوو ئەو لەو لایەوە بەناوسک بین بۆ ئەوی برینی تر دروست نەکەین لەسەر سکی بەناوسک بین ئەچینە ژوورەوە و چێکی لایەکی ترەکەین بۆ نەبڵێن چەپی هەیە ئەمانە بزانین ئەگەر نسبەتی ڕاست زیاترە وەک لە چەپ وەکو زانیاریەک نسبەتی چەپ ڕێژەی دووەم دێت و نسبەتی با بڵێن دوولا بە دەرەجەی سێم دێت. چێکی لایەکی ترەکەین بە ناوسک بین بۆ ئەوی بزانین ئەگەر ئەو لایە تریشی ئامادە بێت بۆ دروستبوونی فتقەکە بۆ دەرکەوتنی فتقەکە لە داهاتووە با بڵێن فتحەکەی هەبێت ئەو کاتە بە نەشتەرگەری ئەویش داخێنەوە. سمارت وەرچەرخانە